من کارۆن محەممەدم ڕۆژنامەنووسم پامنەری دەستگای میدیای کورساتم ئەم حملەیە کە ئەمڕۆ گەشتە ناوچەی شەهبا لەلایەن دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێز و CDO و زانکۆ سلێمانی و لەسەروی هەمووشیانەوە خەڵکی پارێزگای سلێمانیەوە ئەنجام درراوە بماوەی هەفتەیە کە هەموو دانیشتوانی پارێزگای سلێمانی بە گەنج و پیر و منداڵەوە بۆ پەڕی دڵسۆزیەوە بەشداریان لەم هەڵمەتە کردووە. ئەمڕۆ توانیمان بە شێوەیەکی گشتی 11 بارهەڵگری گەورە بگەێنینە سنووری سووریا 7 بارهەڵگرمان هێناوەتە سنووری شەهبا کە لێرە ئیدێنە دانیشتوانی سنووری شەهبا کە بەڕای ئێمە پێویستێکی زۆریان پێێتی بۆ پێیکە بوومە لەرزە زیانی بە ناوچەکە گەیاندووە بریندار هەبووە و خانوو ڕووخاوە لە ئەم ناوچەیە بۆیە وایە بینین کە ئەم پێویستیانی هێناومانە زیاتر پێویستی پزیشکین و خواردنن و چەند پێداویستیەکی دیکە با بڵین گەرمکەرەوە و دۆشەگوبەتانی ئەو شتانەشی تێدایە وایە بینین کە خەڵکی ئەم ناوچەیە پێویستی بەمانەیە و ئەمە یەکێک بۆ لەوانەی کە هاوڵاتیانی سلێمانی ویستیان لەسەر بووە کە ئەم پێداویستیانە بگاتە ئەم ناوچەیە. ئێمەش توانیمان دوای 5 ڕۆژ لە ڕێگاوە بگەین ئەم ناوچەیەوە پێداویستەکان بگەینە دەست مانگی سووری کوردی بۆی کە لێرە بەسەر ئەو کەسانە دابش بکرێت بدرێت بۆ کەسانی کە پێویستیان پێێتی. دکتۆر حەسەن ڕێبەربەری هێوا سوور کورد شاغا عفرین و شابا دەستپێکم سەرساغیش کەسد مرنێ بە زەزال چێ بێ و دەرباسی بەش هەموو بریندارت مەرە ئەم سپاس دەکەن هەف کەسد بوونێ ئالیکارش vê مساعدەتش مەرە هاتنێ با شووری کوردستانê تایبەت ملەتی me ê Silêmaniyê bajarê Silêmaniyê hew bi rojê rabûnê kampanîna hew xemtenîn heva projeka wana rak navxwe da kom kirin ji bo alîkariyê miletî me Şehba û Helebê kin.